خاتن سڵاو لێ بێ جەژنتان پیرۆز بێ چۆنە هاتوون بۆ ئەحماوە بۆ ناوچێ سڵاو لە ئێوەش بێ و جەژن لە ئێوە و لە هەموو کوردستانیش پیرۆز بێت وەڵا هاتووین میوانی ڕۆژهەڵاتیمان هاتووە و بۆ فێنکە و جەوێکی خۆشی هەیە و هاتوین جێ بکۆڕین. لەکوێوە هاتوون لە سلێمانیەوە؟ بەڵێ لە سلێمانیەوە هاتوین. زووزویان بۆ ئێرە وەڵا زووزوویین ئیتر جەوێکی خۆشی هەیە حەزەکەین ئەچنە ناوچەکانی تریش شوێنە گەشتیاریەکانی تریش؟ بەڵێ بەڵێ کوێ زۆر خۆش بۆ بەلاتەوە؟ ئەحماوە لە هەمووی خۆشترە بەڵێ. بیارەوە ئەو ناوە چی؟ بیارۆش خۆشە بەس ئیتر ئێمە ئەحمامان پێ خۆشترە. میوانەکانتان لەکوێ ڕۆژهەڵاتەوەتن؟ لە سنەوە. باوت لێ بێ بارودۆخی گەشتیاری ئەم دوو ڕۆژەی جەژن چۆن بۆ ئێوە چۆن ئامادەکاریتان؟ جەژنتان پیرۆز بێ زۆر باش بووەوە ئەوەی کە پێشبینیمانە کرد لە هاتنی گەشار و سەردانیگەر ئەلحەمدوللا هەمووی بەپێ و چاوەڕوانیانەی ئەمە بوو و ئامادەکاریەکانیشمان تیمەکانمان لەسەرجەم شوێنە گەشتیاریەکانەوە لیژنەی ئەمنی لە پۆلیس لە ئاسایش لە تەندروستی لە بەرگری شارستانی و لە شارەوانی و بەڕێزان قایمخانی هەڵەبجا و بەڕێز پارێزگاری هەڵەبجا هەمانجێکی زۆر باشمانن هەموومان پێکەوە لێرە چاودێری گەشتیارانەکەین و چاودێری بەرزبوونەوەی نرخەکانەکەین پاک و خاوێنی و هەر حاڵەتێکی شەبێ گەشتیارە توانێت ڕاستەوخۆ پەیوەندی بە سەرجەم تیمەکانەوە بکە و یان بە هێڵە گەرمەکانی سەرجەم بەڕێوەبەراتیەکان و وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشتوگوزاری هەڵەبجەش دوو هێڵی گەرمانەیە گەشتیارە توانێت پەیوەندیمان پێ بکە 0 ئاسیا 0 یان لە ڕێگەی لیژنەکانمانەکەەوە بە بەردەوامی ئەگەڕن بەسەر سەرجەم شوێنە گەشتیاریەکان یان چاودێرەکانمان کە لێرن و ئەوەی کە پێویست بێ کراوە بۆ بابەتی ئامادەکاریەکان و پێش جەژنگەڕاوین ڕێنماییمانیاوە بەسەر سەرجەم شوێنە گەشتیاریەکان پێویستە ئامادەکاری بکەن و نرخەکانیان بەرز نەکەنەوە و خزمەت گوزاریەکانیان بەرزکەنەوە و لیژنەکانی قایمقامەتیش سەردانی سەرجەم شوێنە گەشتیاریەکانەکەن و چاودێری پاک و خاوێنی و کوالەتی خواردن و ئەوانە شەکەن. هیچ ئامارێکتان لایە دوێنێ چەند گەشت؟ ئامارمان لایە بەڵام ئامارەکە لەبەرەوەی بۆ خۆتان نەزانن بە بەردەوام گەشتیاری ڕەنگە بکەوێتە ئینشاڵا دوای ڕۆژانی جەشن لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیا ڕایگەێنێت.